کوردستان وڵاتی بەفر و ڕووبار و شاخە سەختەکانە. ئارارات، سەفین و زاگرۆز بە جۆرێک ڕەگیان لەناو ئەم خاکەدا کوتاوە کەس ناتوانێ داربەڕۆیەکی لە بنبێنێ و بربەبۆنی خۆشی چنوور و لۆی بگرێ. ئێرە بەهەشتێکە بە ناوی کوردستان، وڵاتی کە و کەڵەکێویە. ئەمە شاخی کۆساڵانە، گۆشەیەکە لەو بەهەشتە بەرینە. ئەم شاخە لە چیای شاهۆ سەرچاوە دەگرێ کە یەکێک لە جوانترین چیاکانی زنجیرە کێوی زاگرۆزە. زاگرۆز زنجیرە کێوێکی درێژی کوردستانە کە دەستی بە هەر شوێنێ گەیشت بێ جریوەی چۆلەکە و گوڵ و بەفراوی بەو خاکە بەخشیوە و ژیان و ئاوەدانی لێکەوتۆتەوە. هەورامانی تەخت و گوندەکانی دەوروبەری بەشێکن لەو ئاوەدانیەی زنجیرە چیای زاگرۆز. هەورامانی تەخت لەسەر شاخێکی سەخت بنیاد نراوە. هەموو ساڵێک پاش تەواوبوونی ڕێوڕەسمی زەماوەندی پیری شالیار کە نەریتێکی کۆنی کوردیە لە نیوەی زستان بەڕێوە دەچێ. خەڵکەکەی ئامادەکاری دەکەن تا بەهاتنی بەهار و ڕێوڕەسمی کۆمسای شوانێک بۆ ڕانەمەڕەکانیان دیاری بکەن. جەژنی کۆمسای نەریتێکە بۆ دیاریکردنی شوان و ئامادەکاری بۆ کۆچکردن و دابەشکردنی کاروباری کۆچکردن بۆ هەوار. هەوارەکانی هەورامان کەوتوونەتە سەر سەختترین شاخەکان. کۆچکردن بەشێکە لە ژیانی خەڵکی ئەم دەڤەرە. کۆچکردن لەم بەرچیاوە بۆ ئەو بەرچیا، لە گوندێکەوە بۆ گوندێکی تر. تەکسەر، دڕبەر و کاوێ بوون بە سێ هەوارگە و سێ گوند بۆ دانیشتوانی ئێرە تا باشترین ڕووەک و خۆراک بۆ ئاژەڵەکانیان دابین بکەن و باشترین و زیاترین بەرهەمیان دەست بکەوێ.
تقریبا ئەوەڵ و ئێمە بەهاری کۆچکەرمێ خلاصە بە پیادەڕێی کۆچکەرم منمێ دووەڵانێت حدود چل شەوا دووەڵان ئەمانمێ تا خلاصە هەوار و سەرتەری ماکوی یاوە پەنە ماشوش پەنە بەڕەوچی مدە تێچامەنمێ مانگە چشێ بە وەرەوە ئیسیفا کردمی دماش شەوا کۆچکەرمێ کا و سووری تچا مەتیقە وەشا و سەوزا و لەوەڕێ خاشن گوێ خاشنە پێ حیوانەکەی ما و ئیسیفای فرەتەکە بێجە کەشک و ڕوەنی جێ گۆشت عالتەرا و خلاصە ئەچا هەوار و کا و سووری تر ئان و تقریبا ئاڵفکەنە ئاڵۆبڕیەچیمان ئەچا ئاڵفکردنی و پێچی و کۆی و خلاصێ کۆچی مێرە کاوە بازار ماچپێشمەە کات ئاخۆ هەوارمان مێرە واروکایی ئەچەر بەش و کەپرە بەسمی ئەچا بە سەختی کەپناوە پێبەستی و مەسەن دار و ماشوشمەە سکە کەمەنێ سکیوا مەسەن و زووتەری نی چاجای ماکەێنی مەسەن وەتەن ئەدان مەسەن ئێمە سکێمان و 10 ساڵات شێوەتەرێنی بەرمە یاگەر مەسەن محکەمی شاکەمی کە تەڕێ نەبا کە مە ناپێ ساڵێت ئایندێما لازم بدیم مامی شاوزم شاسە و کەپری مدیمی هەژگەمانمی گەڵامانمی چنوورمانمی لۆمانمی نێمش بە بەخاتوانێک کە کەپرەکی ما وەشە بوو وەشە بوو دوانەی یاکێ ما سەختە نەخۆلاسە ئیسکێش و بازم ئی کەپریما تێکدا بازە هۆژگیما پێ ساڵە تەریما چون یاکێ ما سەختە نەژەن و پیاوە کار کە و جاتامی هەرمانی بەرمی ئێرە هەواری تەکسەرە گوندێکە هەموو ساڵێک نۆژەن دەکرێتەوە کەوتۆتە سەر بەرزترین شوێنی هەورامان کە ساردی کەشوهەواکەی لە وەرزی زستان ناهێڵێ هیچ دار و دەوەنێکی لەسەرشین بێ بۆیە دار و پەردووی ماڵەکان هەموو ساڵێک لە بنبەرد و ناو ئەشکەوتەکان بۆ ساڵی داهاتوو هەڵدەگیرێ تا باران و بەفر لە ناوی نەبات و ماڵ و کەپرەکانی ساڵی ڕابردوویانی پێنۆژن بکەنەوە لەم دەڤەرەی کوردستان ساڵ بەسەر دوو وەرزدا دابەش بووە وەرزی گەرما و وەرزی سەرما لەگەڵ توانەوەی بەفرەکان قاڕەی مەڕ و بزن و قاسپەیکە و دەبێتە سەمفۆنیایەک بۆ ژیانی بەشێک لە دانیشتوانی هەورامانی تاخت کە خەریکی کۆکردنەوەی لۆ و چنوورن لۆ و چنوور دووڕوەکی بۆن خۆشن کە تامی ژیانی ئێرەیان خۆشتر کردووە ئەمڕۆکانە تامی شیرەمەنیەکان خۆشتر دەکەن لە سەربانی ماڵەکاندا دەنرێن تا ببنە بنمیچێکی بۆن خۆش بۆ ماڵەکان
جەبەحس و هەوارینە وەختە ئێمە کۆچکارمە پێ هەواری ئەرک و پیاە ژەنا تەقریبەن مساوین وەلی پیاەکی زەحمەتەکەشا بە جۆرە ئیزافەتەرە جەژەنەکە پێ مشیۆم هەر جاوەڵ کۆچکردەوە بە کۆڵی ئی وەسیلێ بەرە یانا مەقسەدی هەواریشە دمانێ جەلۆکەنێەوە و حیوان بەردەوە حیوان ئاردەوە بزڵە گرتەوە گێتە حتا کە پربەسەی بلا وەسیلە بارە پسەر و کەپرا هەژگ و هەڵا و ئاڵف و ئینیشا بارە بەملو کەپرەکارە دمانەی جی هەوارە و بلا پێ هەوارەتەری دوبارە مشم ئی وەسیلێ بە کۆڵی ئی پیاە بەراش پێ هەوارەوە تەری ئێمە جە فەسڵ و وەهارینە فەسڵ و کۆکەنیش ماچمێ وەختە ئاڵف یاوەپەنە و گیواوی یاوەپەنێ مشم ئی پێ بلا ئی گیواوی جەم کەراوە ئاڵفکەنێش ماچمێ مشای ئاڵفی کەنانە و جەمش کەراوە کەراش لاسێ ئێمە دوورنمە جە کار و تراکتۆر و تراکتۆریچی پێ خاتر و کۆایشۆ کۆمپاین و چی مانیاری مشم هەسەرێ بەرمی سەروی لاسێوە ئی ئاڵفی کوانێ دمانێ شلیفیش نیمێ کەراشنە شلیفوچی و مانیاری بە خاترانەوە کە شلیف دووراری و شلیف ناگرتە مستەخت و چی تەقاتەقەوە ئێمە بە جواڵش مارمی ئی جواڵی یاگە شلیفینە چییە محکەماری بە مو حیوانیش وەشکارانێ ئی جواڵم نەسەرەوە سارەوە ماراشە تا دل و ئاوای هەمارش کەراوە پەیزمسانی ئا هەمار مەچونە کایان کەراشنە کایان زمسانی دووبارە یاواشیاش ماشە پێ حیوانی تاوەوە هاری لۆ و چنوور خواردنی سەرەکی یاژەڵەکانە بۆیە پیاوان تا بۆیان بکرێ زیاترین لۆ و کەما و چنوور کۆ دەکەنەوە و پاش وشکردن دەیکوتن کوتان و وردکردنی ئەم ڕووەکانە لەسەر شاخەکان تەنیا بەهێزتر دەکرێت ئەمە دیمەنی هاوکاری ئاژەڵ و مرۆڤە بۆ پاشەکەوتی خۆراک خواردنی ڕەسەنی کوردەواری چێژی زیاتری بە ژیانی ئێرە بەخشیوە و ڕۆڵی ژنانی لە ژیانی ئێرە بەرجەستەتر کردووە مەڕوو بزن دوو هاوڕێی هەمیشەی ئەم خەڵکن و خۆبژێوی ئەم دەڤەرە لەسەر شیر خوری و گۆشتی ئەم دواژەڵەیە تەنانەت یادەوەری سەربەردەکانیشیان نەخشی بزن و مەڕە هەوارەکە ئێمە زانی چێنی بگەن ئینە یەرێ ساڵی من چەمم کەوتن عیدی ئەچێ دەگانەی هەروەڵ و عیدینە دوێنا هەوار حەوت هەواریم وشکنێنی حەوت هەواری بە دوێ بێشکێوە بە زاڕوەریوە بە حەیوانداریوە بە مسیبەت و ئەتر حەیوانیم کێشتن پیاکێچما مانیێنی کە پربەسەی ئاڵەفشاکەنن کوانشا بە هەسەری ئاردەنشا ئیدەگا واوێ زم پاییز ئامانۆ گنێن میوە گەل و شووەکاما واوێ دەستماکردنەوە ئاڵفدای تا بەهار ئامان واوێ بەهاری عین و بەهاری واوێ زیێنمێ یەری ساڵی من چەمم کەوتن عیدی 52 ساڵین شوم کردن وەڵۆ عیدینە کۆچم کردن
حوت هەوارێن بشکنێنی یەرێ بەهار یەرێ هامن یەرێ پاییز مانگە پاییزی نامی هەوارۆ حوت مانگێشی نامی هەوارۆ دوێش منواوی مەیمێرائی دەگا ئەپێسە ماکردن دۆشینی مەڕووبزن دروستکردنی سیراجی کەرە و ڕۆن بەشێکن لە کاری ڕۆژانەی ژنان کە دروستکردنی هەرکامەیان چەندین کاتژمێری پێویستە. ئەمە دۆخاوایی پەسڵە، یەکێکە لە خۆشترین خواردنەکانی سەرم شاخە بەرزە. لە دۆی مەڕ و گیایەک بە ناوی خوژە دروستی دەکەن تا وزەی کارکردنی ڕۆژانە بە دانیشتوانی ئەم دەڤەرە ببەخشێ. لێرە باشترین جۆری ڕووەک و گوڵوگیا دەستەکەوێ، بۆیە لە پاڵ کاری شوانکارەیی هەنگداریش خەریکە گەشە دەکات و ئەم هەنگانەی لەم بەرزاییە بە دوور لە سەرجەم ماددە کیمیاییەکان لەسەر ئەم گوڵانە دەنیشنەوە. هەنگوێنەکەیان باشترین جۆری هەنگوێنە و دەرمانە بۆ نەخۆشیەکان.